أشهد إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. دایکان و باوکانی بەڕێز، پێویستە کۆمەڵێک ئامۆژگاری بکرێن. ڕوو دەکەمە دایک و باوکە بەڕێزەکان پێیان دەڵێم مناڵەکانتان، کوڕەکانتان، کچەکانتان زەخت و زۆریان لێ مەکەن بۆ زەواج. ئەبێ شوو بە فڵان کەس بکەی، ئەبێ فڵان کەس بهێنی. زەختیان لێ مەکەن، زۆریان لێ مەکەن. لە خوێندندا بە هەمان شێوە مناڵەکەت مێشکی وەری ناگرێت، نابێت زەختی لێ بکەی، نابێت تەهدید و هەڕەشەی بکەی، چونکە هەر ئەوەندە دەتوانێت. بۆیە بە تایبەتی ئەگەر هەرزەکار بوون لەگەڵیانە بە نەرمونیانی قسە بکەن. زۆر گرنگە، چونکە ئەوان زوو بڕیاری خۆکوشتن ئەدەن. هەرزەکارەکان، گەنجەکان لەسەر ئەوەی کە قسەیەکیان پێ بکرێت، جوێنێکیان پێ بدرێت، سوکایەتێکیان پێ بکرێت، زۆر بە ئاسانی، چونکە تەجروبەیان نییە، بڕیاری خۆکوشتن ئەدەن، بڕیاری خۆخنکاندن ئەدەن، بڕیاری خۆسووتاندن ئەدەن. خەڵکە بۆ خۆی کوشتووە لەبەرەوەی دایانە بە فڵان کەس، خۆی کوشتووە لەبەرەوەی فڵان کەسیان بۆی هێناوە، خۆی کوشتووە لەبەرەوە دایک و باوکی وتیانە ئەگەر ئەوەندە دەرەجە نەهێنی وات لێەکەی. بۆیە سەبریان کەمە، تەجروبەیان کەمە. هەرزەکار زەختیان لێ مەکەن لەو مەسالانەدا. تکاتان لێ دەکەم، ڕجاتان لێ دەکەم. خەڵکەیە ئەڵێ یەک زلێکم داوە لە کوڕەکەم یەک تێشێکی ناو بەسەر خۆی کوشتووە. هەوڵ بدەن ڕێک و پێک بن گەنجە بەڕێزەکان لەگەڵ دایک و باوکتاندا، و دایک و باوکی بەڕێزیش ئێوەش زۆریان لێ مەکەن بۆ شتەکان، چونکە شت بە زۆر نابێت، ئەبێ بە قەناعەتەوە بێت. دایک و باوکی بەڕێز، پێویستە ئامۆژگاری مناڵەکانتان بکەن.
بەڵام بە شێوەیەکی توندڕەوینە. زۆر جار ئەگەر بتانەوێ ڕوو دەکەمە باوکە بەڕێزەکان، ئەگەر هەندێک شت هەیە مناڵەکانتان لەوانەیە بە قسەی خێزانتان بکات، هەندێک شت هەیە ئەمە عیبە نییە، ئەمە بێغیرەتی نییە، هەندێک شت هەیە لە ڕێی خێزانتانەوە بە مناڵەکانتانی بڵێن، چونکە خێزانتان دایک ئەوە تەجروبەیەک واقعیە. بڕۆ زلەیەک لە مناڵەکەت بدە کە حرامیشە زلە لێدان، بزانە چەند ڕۆژ لەگەڵتان سار دەبێت، بەڵام دایکی هەزار زلە لێ بدە احتیاطیە، تەأسیر داکات. بۆیە جوێندانی دایک، قسەی دایک، تووڕەبوونی دایک کاریگەری بەسەر مناڵەوە دروست ناکات زۆر. بەس باوک قسەیە بکە، قسەی وشک بەرامبەر مناڵەکەی بکە، مناڵ بە ئاسانی لە بیری ناچێت. سبحان الله. بەڵام باوکی چی پێ دەکات؟ دایکی دەیها قاتی پێ دەکات، زۆر ئاساییە. بۆیە هەندێک شت هەیە باوکی بەڕێز ئەزانی بە کەڵک نایەتەوە بیڵێی ئەمە بێغیرەتی نییە، گرنگەوەی مناڵەکە باش بێ، ئیتر لە ڕێی تۆ بێ، لە ڕێی خێزانەوە لە دراوسێکەوە بە کێشە نییە. هەندێک شتەیە بە خێزانت بڵێ ئاوا بە فڵان کەسی کچ و کوڕم بڵێ، چونکە قسەی ئەوان دایکەکان تەئسیراتی خراپی بەسەر مناڵەوە نابێ و مناڵ زیاتر بە قسەی دایک ئەکا ئەمجا باوکی. بۆیە سەیرێکی حەقی دایک 100 بڵێن 75 ئەمجا باوک 125. بۆیە بەڕووتان تێ دەکەم هەندێک شت هەیە، هەندێک ئامۆژگاری هەیە، بە تایبەتی کچەکانتان بە دایکیان ئامۆژگاری بکات زیاتر. ناڵێن ئێوە قسە مەکەن دەمتان داخەن، نە، هەندێک شتەیە بە تۆ حەل ناکرێت با خێزانت حەلیکە، ئەمە عیبێتیان نییە. ئەگەر دەتەوێت سەرکەوتوبی ئەبێ ئەم خاڵە زۆر گرنگە ئاگاداری بیت، چونکە دایک قسەکانی ئازاری نییە وەک باوک، بەس باوک قسەکانی کاریگەری لە دڵی ئینسان دەکات. سبحان الله، خۆی گەورە دروستی کردووە. بۆیە مێردی بەڕێز داوات لێ دەکەم پێتان دەڵێم ئاگاداری خۆتان بن، زۆر وشەی تەلاق بەکار مەهێنن. بەداخەوە هەندێک کەسێ فێر بووە هەرچی بێ دەڵێ تەلاقم کەوتە بێ. ئەزانین تەلاق چییە؟ تەلاق دەنکی تەزبیح نییە 100 دانە بێ و 200 دانە بێ. خوا گەورە دەفەرمێ ئەتەلاق مەڕەتان، تەلاق دوو جارە، دوو جار کەوت، جاری سێم کۆتایی دێ، جاری سێم کۆتایی دێ. بۆیە بە دەنگی تەزبیح لە تەلاق تێمەگە. تەلاق شتێکی کەمە، دوو جارە، جاری سێم ژنەکەت سوێن بەخوا چەندێ ژنی ئەو خەڵکەیەوە نەژنی تۆیە، کۆتایی پێ دێت. جارێ ئەڵێ فڵان شت کرد تەلاق مەکەوێت، تەلاقێکەوێت، جاری دووەم تەلاقی کەوت، جاری سێم چاکبوونەوەی نییە. ئاگاداری خاڵە بە. زۆر کەسەیە پەنا بەخوای گەورە سوێن بەخوا بە حرامێکن لە ژنەکانیان، سوێن بەخوا ژنەکانیان حەڵاڵی ئەوان نیە و ژنی ئەوان نییە. بەداخەوە زۆر کارە ساتێک گەورەیە، خێزانت کۆتایی پێ هاتووە، حەڵاڵی تۆ نییە، خێزانی تۆ نیە، تۆ لەگەڵ دەخەویت، چونکە ئەوەندە تەلاق خواردووە، تەلاقم کەوت بێ، تەلاقم کەوت بێ. تەلاق چییە؟ بۆیە ئاگاداری خۆتان بن. تەلاق شتێکی ترسناکە، دوو جارە، دوو جار تەواو. خوا دەفەرمێ لە قورئاندا ئەیتە تۆ هەبڵێ خوا غەفوور ڕەحیمە، ئەو خوایە کە تۆ دەڵێ غەفوور ڕەحیمە هەر ئەو خوایە کە من پێ دەڵێم قورئانی دابەزاندووە. ئەتەلاق مەڕەتان، ئەوەی عەرەبی بزانێت تێدەگات، جاری سێم کۆتایی دێت. بۆیە لەفزی تەلاق بەکار مەهێن، چونکە دوای ژنەکانتان حرامە بچنە لایە، دوای 3 جار تەلاق کەوتنتان، دووەم جار سێم جار تەواو کۆتایی پێ دێت. باوکی بەڕێز ڕوو دەکەمە تۆی بەڕێز بە جلی تەسک و تەنکەوە، ئەمە دڵپیسی نییە، ئەمە ئامۆژگاری خێرە. ئەمڕۆ وەسائیلی خراپە زۆر بووە، بە جلێکی تەسک و تەنکەوە بەرامبەر کچ و کوڕەکانت دامەنیشە. خۆت پێی دەڵێ جلی خەوتن، جلی نووستن، ێ باشە جلی خەوتنە نەک جلی دانیشتن. ئاخر دەخۆبێ هەنە شتەی تێبگەی، جلی خەوتن جلی دانیشتن نییە. بەرامبەر کچەکە دانیشی، کچەکە دەڕووی نایە سەیرت کە، کوڕەکە دەڕووی نایە سەیرت کە. خۆ لەگەڵ خێزانتە دانیشی ئاساییە، بەڵام تۆ کە کچ و کوڕت عازەبە بە تایبەتی ئەبێ حسابێ بۆ خۆت بکەی جلی خەو، جلی خەوە، نەک جلی دانیشتن و دەمەتەقەیە، نەک جلی پێشوازیکردنی میوان. بۆیە بەڕێزەوە دانیشە، جلێکت با لەبەرە بێ مناڵەکان لە ڕوویان بێ سەیرت بکەن. خوشکی بەڕێزم تۆش بە هەمان شێوە بە جلێکە و دانیشە مناڵە هەرزەکارەکە دەڕووی بێ بەرامبەرە دانیشێت. جلی خەو بۆ دانیشتن بەکار مەهێنن،
لەبەرچی بەتایبەتی کە ئێوە مناڵی هەرزەکارتان هەیە ئەمە دڵپیسی نییە دایکی بەڕێز پێویستان کە مناڵەکە سینگت ببینێ کوڕە عازەبەکەت پێویست ناکە ئەمە دڵپیسی نییە برای بەڕێزم خوشکی بەڕێزم ئەمە ئەوەیە ئینسان شەخسیەتی خۆی بپارێزێ مناڵەکەت تووشی فیتنە مەکە مناڵەکەت شەرمەزار مەکە وەڵڵا خەڵکێ ئەڵێ لە ڕووم نایە بەرامبەر باوکم دانیشن بە جلێک و دانیشێ لە ڕوومان نایە سەیریکەی بۆ واکی ئیمام حاجی کاک فڵان کەس بۆەوە دەبیتە مستەقف واتە ڕۆشنبیر و عاقڵ و تێگەیشتوو ڕۆشنبیر بزانێ مناڵەکانی ئەمە بۆ مناڵەکانم باش نییە بۆچی بە شێوەیە دانیشم کچەکەم شەرمم لێ بکە چی زەڕوریاتێکی تایە بۆ بە شێوەیە دانیشم کوڕەکەم شەرمم لێ بکە والله چوومەتە هەندێک ماڵ لە ڕوو نەهاتۆ سەیری خاوەن ماڵکم وتم بڕۆ شتێ بکە بەرکاکە وەڵا لە ڕوو نایە بەرامبەر دانیش پیاویش بووە خدەمە ئەمە ئاگاداریم خاڵانی برای بەڕێزم خوشکی بەڕێزم با بە شخصیت و بژین شخصیتمان هەیە بە شخصیت تۆ بیجامەیەکە لە پێ بێ بەلای مناڵەکەت شخصیتە زیاترە یا پانتۆڵە یا شەواڵێک لە پێدا بێ کامیان شخصیەتی زیاترە بۆ میوانەکە کامیان شخصیەتی زیاترە پێویستە بە خۆماندا بچینەوە مێردی بەڕێز ژنی بەڕێز خاڵێکی زۆر گرنگی ئەگەر خیلاف کەوتە نێوانتانەوە بێگومان ژن و پیا هەر کێشەیانە بێ کەم یا زۆر مێردی عاقڵ و ژنی عاقڵ ئەو کەسانن کێشەکانی خۆیان چارەسەر دەکەن حتا پێتان ئەکرێ خاڵێکی زۆر گرنگ کەسێک ئینسانی وا هەیە یەک کێشەیەکی لەگەڵ خێزانی هەبی ئەچێ براکان و کەسەکاری هەمووی تێگەینێ ژن هەیە پیاوەکەی وتوێتی ئەم چێشتەر بێخوێیە دایە پیاوەکە مەڵێ چێشتەکە بێخوێیە بۆ بە دایک دەڵێ دایک چی پێزەکە بزانێ باوکت بۆ بزانێ براکەت بۆ بزانێ کێشەتان هەبوو وە کێشەش هەر ئەبێ ژن و پیا چۆن کێشەی نابێ کێشەکان خۆتان حەلی بکەن پێویست ناکە کێشەکانتان بگەنە دەرەوە ئەگەر خۆتان پێتان چارەسەر کرا چونکە کاتێک کێشەکانتان بردە دەرەوە زەرەرەکەی چییە؟ دۆست و دژمن دەزانێ ئەوەی کە خۆشەویستی تۆیە و ئازیزی تۆیە خەفەت ئەخوا کە تۆ کێشەت هەیە لەگەڵ خێزانتا لەگەڵ پیاوەکەتدا ئەوەشی کە ناحەزی تۆیە دەستی دێنێ بە سینیا و ئەلحەمدوللا فڵان و فڵان کێشەیان هەیە کەواتە کێ زەرەری کرد تۆ زەرەرت کرد ئەگەر کێشەتان هەبووە کێشەش هەر دەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ خێزانەکانی کێشەی هەبووە بۆ شتێکی ئاساییە کێشە هەر ئەبێ کەم و زۆر هەیە کێشەی کەمترە هەیە کێشەی زۆرترە ژن و پیاویش هەیە بە دەگمەن کێشەیان هەیە بەڵام کێشەکانتان خۆتان حەلیکەن ئەگەر خۆشتان پێتان حەل نەکرا جارێ بە کەسوکار مەڵێن ئینسانێکی عاقڵ بێن ناو مەسەلەکەوە کەسێکی بێگانەی عاقڵ و تێگەیشت و با کێشەکەتان بۆ حەلکە مامۆسایەکی ئاینیە کەسێکی شارەزایە با بە کێشەکانتان بۆ حەلکە مەیگێنە کەسوکارتان بۆچی لەبەر ئەوەی کاتێکە پیاوەکەت لای کەسوکاری خۆی باسی خێزانی کرد خێزانی سوک ئەبێ لای ماڵ خەزوورانی خێزانی خۆت سوک ئەەکەی لای ماڵ خەزوورانی خێزانت لای کەسوکاری خۆت وە کاتێکیش خوشکی بەڕێزم تۆ باسی پیاوەکەت ئەەکەی لای ماڵ خۆتان پیاوەکەت لای ماڵ خەزوورانی سوک دەکەی ناشرین دەکەی و کاتە بە چاوێکی سوکە و تەماشای بووکەکەیان دەکەن تەماشای زاواکەیان دەکەن ئەگەر خۆتان پێتان حەلکرا حەلیکەن ئەگەر نا بە کەسێکی تر بڵێن با هەموو کەس نەزانێت دۆست و دژمن با هەمووی نەیبیستێ بەڵێ چونکە خوای گەورە دەفەرمێ ژن و پیا و جلوبەرگن بۆ یەکتری جلوبەرگە بێ عیب و عاری یەکتری بپۆشێ نەک حەیا یەکتری بەرێت ژن و مێردی بەڕێز ئەمام و ئامۆژگاریانە زۆر گرنگە هەندێک کەسێک لاوانە نەیزانێ یاخود عەقڵی پیا نەشکێ لە بەرچاوی مناڵەکانتانە شەڕ و ئاژاوە دروست مەکەن ژن و پیاوە هەیە بە بەرچاو مناڵەکان و هەموو ڕۆژێ شەڕ و جوێندان و قسەی ناخۆش شەڕ ئەکەن کێشەتان هەیە بە بەرچاوی مناڵەوە ئاژاوە دروست مەکەن سوکایەتی بە یەکتری مەکەن بۆچی لەبەر ئەوەی مناڵەکانتان فێری خراپە دەبن لە ئێوەوە فێری جوێندان ئەبن بەیانی لەگەڵ ژنەکانیانە لەگەڵ مێردەکانیانە فێری جوێنە بن لە ئێوەوە کە ئێوە گەورەن مناڵەکانتان فێری بێڕێزی دەبێت ئەو بێڕێزی بە پیاوەکەی دەکات ئەو بێڕێزی بە خێزانەکەی دەکات شخصیەتی ئێوە و هەیبەتی ئێوە لای مناڵەکان کەم دەبێتەوە
باوک گوێنەدا بە دایکی مناڵەکان، ژنێک پیاوەکەی گوێنی پێدا، مناڵەکانیش بە چاوێکی سووکەوە تەماشای دایکیان دەکەن یا باوکیان دەکەن. ئەو کاتە ترسیان نامێنێ، ئەڵێن دایکمانەوە باوکم قسەی پێکە، لە دایکمان ناترسین. باوکشمان بەخوا مادەم ئاوەکات قسە بە دایکمان دەکات، قسە بە باوکشمان ناکەن. کەواتە خلاف و شەڕ و کێشە دروست ئەبێت. ئێوە مناڵەکانتان پەروەردە بکەن بە ئیزنی خوا، بڕۆن ناو غورفەیەکی تایبەتەوە لەگەڵ خێزانتان لەگەڵ مێردەکەتا قسە بکەن، هاوار مەکەن. یا بڕۆن ناو سیارێک و سیارەتان پێ بڕۆن فەڕێک لێدەن بە یەکەوە کێشەکانتان حەل بکەن. پێویست ناکە لە ماڵەوە هاوار بەسەری قسە بکەن. دا مناڵ فێری خراپە نەبێ لە ئێمەوە، ئەوان پاکن، لە ئێمەوە فێری ئەدەب و ئەخلاق و ڕەوشت و ڕێز بن. ئاخر بەیانی کچەکەت ڕێزی پیاوەکەت ناگرێ، ئاخر بەیانی کوڕەکەت ڕێزی بووکەکەت ناگرێ، چونکە تۆ مامۆستاییت ئەوی، تۆ پێشەوای ئەوی. فێر بە، فێری ڕەوشتی جوانیان کەین. کێشەمان هەبوو خۆمان بچینە غورفەیەکی داخراوەوە یا بچین ناو سارێک و فەڕێک لێ دێن بە یەکەوە خۆ دوژمنی یەکنین. با بچین کێشەکانمان حەلکەین، با 2 لیتر بەنزین سەرف بکەین، لەو باشترە مناڵەکانمان فێری خراپە بێ. بۆیە ئەم خاڵانە زۆر گرنگە. با فێری سوکایەتیکردن نەبن مناڵەکانمان، لەبەر چاوی مناڵەکانی سوکایەتی بە خێزانمان نەکەین، چونکە خێزانمان ئەگەر مناڵ بێدایک بوو حسابی بۆ دایکی نەکرد کارەسات ڕۆدە، ئاگادار بن. دوایی کچەکەت لەگەڵ خەڵکا پەیوەندی دروستەکە حساب بۆ خێزانەکەش ناکات کە دایکی مناڵەکەیە. بۆیە ئاگادار بن سوکایەتی بە یەکتری مەکەن لەبەر چاوی مناڵ، هەم بۆ خۆتان خراپە هەم بۆ مناڵەکانیشتان. ژن و مێردە بەڕێزەکان، مەدحی یەکتری مەکەن لەبەر چاوی خەڵک، لەبەر دوو هۆکار. یەکەم لەبەر ئەوەی چاوتان لێ نەدرێ. ژنی وایە دێت ئەڵێ پیاوەکەم ئاوایە، ئەوەندە باشە، هەرچی بڵێم بۆم ئەکا، ئیتر جاریوە ڕاستەکە دێرە ڕاستیش ناکە. بەخوارە قسەم دەرناچێت، داوای شیری چۆلەکەکەم بۆم دێنێ، بەخوا نەک شیری چۆلەکە، بەخوا شیری قوتوشی بۆ نایەنێ، جاری وایە بەس ڕاست ناکە. دلۆڕی بەڕێستان، بەس تەنیا دەوێت خەفەت بە بەرامبەر بدەن. یاخود دەڵێ خێزانەکەم ئەوەندە چاکە، ئاوایە ئاوایە ئاوایە، لەو لاشەو لای خەڵکڵێ بەخوا خوراوە بەدەستێەوە. ئەمە کاریگەری بەسەریەوە ئەبێت، چاوت لێ ئەدەن وای لێ دێت و دەڵی بوو بەبەی مانە ناچێت، دوای حەبل بەبەیدا ناڕوە. ئەمە کارەساتە. دووەمیش شتێکی ترێ ئێوە لەوانەیە هەندێکتانم شتەدان نەبیست بێ. خەڵکە بۆ دانیشتووە مەدحی خێزانی خۆی کردووە لای هەندێک خەڵک، بەخوا خێزانم ئەوەم بۆکە ئەوەم بۆکە ئەوەم بۆکە. دوایی ئەم کەسە لە ڕێی هەر شێوەیە گویا تەلەفۆنی ئەم ئافرەتەی وەرگرتەوە، هەڵی گەڕانەوە لە پیاوەکەی مارەی کردو. دوایی ئەم ژنەوە نەچاکە باخۆ مارەیکەم، هەیشە سەرکەوتو نابێ. جاری وایە شەیە ئافرەت مەدحی پیاوێکی کردووە، ئەم ئافرەتە ڕەقەمی وەرگرتووە، تەلەفۆنی بۆ کردووە، ژنەکەی داوە بە تەلاقدانە خۆشی پێ کردووە. ودیدی وڵا پیاوی من ئەوانیە، وشتی وڵا ژنەکەی من وانەیە. کەواتە بە ئەمە هەڵ ئینسانێکەیە حاشا زیان ئینسانی نەفسیان نزمە، برادرێتی خیانەتی لێکە، خزمەتی خیانەتی لێکە، بەڵام هەندێک کەسی شەیە بە شەخسێتە. بۆیە هەوڵ بدەن لەبەر چاوپیست و لەبەر ئەوەی ژیانتان تێک نەچێ کەسێ نێتە نێوانتانەوە، لەبەر چاوی خەڵکی مەدحی خۆتان مەکەن. مەدحی پیاوەکەت مەکە، ناڵم چۆ زەمی بکە، مەدحی مێردەکەت مەکە، ناڵم بڕۆ زەمی بکە. بەڵام ئینسان دەمی خۆی بگری، هەموو شتێک نەڵێ وەڵا باشین الحەمدوللا، بەخوا باشین و کێشێشمانەیە، بێگومان ڕاستەکەی ئەوەیە، باشین و کێشێشمانەیە. ئەوە ژیانی مێردایەتی، ئاوایە ژن مێردایەتی. کەواتە ئەو خاڵە زۆر ئاگادار بین، با خۆشەویستی لە نێوان خۆمانە دروستکەین، لە ناو غورفەی خەوی خۆماندا خۆشەویستی دروستکەین. ئەو خۆشەویستی دەرەوە خەڵک زۆر پێی نەزانێت، بە بەرچاو پێویست ناکە بە بەرچاو خەڵک بڵێ گیانەکەم هەناسەکەم، وریابە دوای گیان و هەناسە نامێنێ. ئاگاداری ئەو خاڵە بن. یا ڕەبی خوای لە گوناهکارمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی، خوای گیان خۆشەویستی بخەیتە نێوان ژن و مێردەکان و یا ڕەب العالەمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ژن و مێردە بەڕێزەکان، ئەگەر کێشە کەوتە نێوانتانەوە و دەشکەوێت، ساردی کەوتە نێوانتانەوە، خاڵێکی زۆر گرنگەیە لەگەڵ یەکتریا قسە مەبچڕێنن، چونکە قسە بچڕاندن کەم کەسێ دەرزی لێ وەرگرێ. ئەگەر دەرزی لێ وەرگرێ باشە، بەڵام دەگمەنە.
ئێستا کە تۆ لەگەڵ خێزانتا قسە ناکەی چەند ڕۆژێ یا لەگەڵ پیاوەکەتدا چەند ڕۆژێک قسە ناکەی کەلێنێک بۆشاییەک دروستە بێ لە نێوانتانە، لەوانەیە کەسێک خۆی بکاتە ئەو کەلێنەدا، دووری مەگرە. بۆیە پێویستە هەر سڵح بکەن، باشە ئەگەر 10 ساڵ شەڕ بکەن 10 ڕۆژ بینتان نەبێ، خۆ ڕۆژی 11 بە ئاشت بنەوە، ئاشت نابنەوە جا بۆ 10 ڕۆژ بخایەنێ، مادەم هەر ئاشتە بینەوە کێشەکەمان لەسەر چییە؟ با لە غورفەیەکی داخراوە کێشەکانمان حەلکەین. ئەگەر حەل کرا، ئەگەر حەلیش نەکرا خوا تەلاقی دانا و کۆتایی پێ بێت. بۆیە ئەگەر ساردی هەبوو لە نێوانتانە لە یەکتری دوور مەکەونەوە، ئەو ڕاتە غورفەیەکە خەوێ بۆ خەریکی چاتکردنە، مش لە غورفەیەکە خەوێ خەریکی چاتکردنە بۆ حساب فڵان کەس عاقڵ بێ، بۆ عاقڵ نابێ، چونکە ئەو بۆشایە کەسێکی تر بۆی پڕەکاتەوە ئەگەر ئەو ژن و پیاوە لە خوا نەترسن. کەواتە ئاگادار بە پێویستە هەر سڵح بکرێت. خوای گەورە لە قورئانی پیرۆزە خێزانی بە چی ناو بردووە؟ بە صاحبە وصاحبته وبنيه، بە هاوڕێ ناوی بردووە، هاوڕێ. ئەبێ هاوڕێی ژیانت بێ خێزانت. بۆیە هەڵدن کە ئیتیفاقی بکەن لەگەڵ خێزانتانە، بڵێ ئەگەر کێشەمان هەبوو، من خاڵی زۆر گرنگە، بە خێزانت بڵێ ئەگەر کێشەیەک دروست بوو لە نێوانە، ئەگەر من غەڵەت بووم داوای لێبوردنت پێکەم، ئەگەر تۆش غەڵەت بووی داوای لێبوردن لێ بکە، وە کێشەمان هەبوو با دەنگ لە یەکتری نەبچڕێنین، چونکە ڕق و چینە دروستەکە، ڕق و چینە دروستەکە لەوانەیە دوایی ئەو دڵانە بە ئاسانی چاک نەبنەوە، دڵ پۆڵان نییە، دڵ خوێن و گۆشت. کەواتە ساردی لە نێوانتانە دروست بوو با نەبێتە هۆکاری ئەوەی کە مناڵەکان ئەبین ئەوڵا دایک و باوکم بینیان نییە، ئەوە پشتی مناڵەشکێنێ، ئاگاداری خاڵە بن، وا نەزان ئیشێکی پاڵەوانت کردووە، ئەو مناڵانە ئاوە چەوسێنێتەوە. کێشەتان هەیە، ساردیتان هەیە، با مناڵ هەستی پێ نەکە، لە دڵتان نابێ، بەڵام لە دەرەوە با مناڵ نەزانێت دایک و باوکم بینی نییە، دوای مناڵیش فێری خراپە دەبێت لە ئێمەوە، فێری ئەوە دەبن لەگەڵ یەکتریا بینیان نەمێنێ. دایک و باوکی بەڕێز، مناڵەکانتان چۆن پێویستیان بە خواردنە، مەعیدەیان چۆن پێویستی بە خواردنە، دڵیشیان پێویستی بەوەیە کە ئێوە سۆز و خۆشەویستیان پێ بدەن، خۆشەویستیان بۆ دەربڕن، ڕێزیان لێ بگرن، احتیرامیان لێ بگرن. خوای گەورە مناڵی پێبەخشیوی، ڕێزی لێت گرتووە، خوشک و برای بەڕێزم، تۆش پێویستە لە خۆشەویستی دەربڕینە بۆ ئەوان بەخیلی و ڕەزیلی نەکەی، ڕەزیلی مەکە لە دەربڕینی خۆشەویستیە، لە سۆز و خۆشەویستیە دەری بڕە بۆیان. کەواتە ئاگاداری ئەو خاڵە بە، خوای گەورە مناڵی پێت بەخشیوە، پێویستە ڕێز و حرمەتیان بگرن و خۆشەویستیان بۆ دەربڕن، لە باوەشیان بگرن، ماچیان بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حدیثێکی صحیح بخاری هاتووە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم صحابێ لە تەنیشتی دانیشتی بوو، ئەقرەعی کوڕی حابس وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، کە بینی ماچی ئیمامی حەسەن دەکات، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی وەڵای هەتا ئێستا ماچی یەک مناڵی خۆم نەکردو، 10 مناڵم هەیە ئێستا ماچم نەکردو. کە بینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماچی ئیمامی حەسەن دەکات، ئەمیش بە حساب پاڵەوانی خۆی دەربڕی، فەرمی ماچی یەک مناڵێکم نەکردو، 10 مناڵم هەیە. پێغەمبەری خوای ساسم ئاوا سێرێکی کرد، نەیفەرموو ئافەرین بەخوا پیاو هەبێت تۆی، پاڵەوان هەبێت تۆی، بەغیرەت هەبێت تۆی. فەرمی من لا یەرحەم لا یوڕحەم، ئەوەی ڕەحم بە خەڵکی نەکات خۆش ڕەحمی پێ ناکات. بۆیە پێویستە بەخیلی نەکەی لە دەربڕینی خۆشەویستی بۆ مناڵەکانت. مناڵەکانت پێویستیان بە مەسروفە و پێویستیان بۆی خۆشەویستیشیان بۆ دەربڕی، خۆشیانت بوێ، ماچیان بکەی، لە باوەشیان بگری، کچە یا کوڕە. ئەو خاڵە زۆر گرنگ بەداخەوە، باوکەکان و دایکەکان هەندێکیان بنەتە کوڕپەرست، وەکو چۆن باو باپیری ئێمە هەروە بوونە زۆربیان ڕەحمەتی خوایان لێ بێ، بەس کوڕیان بەلاوە گرنگ بووە، هەندێکیش لە ئێمە چوونەتە سەر بەرنامەکەی ئەوان، بەس کوڕمان خۆشەوێ، لە کاتێکا لە کاتی پیریە بەس کچەکانیشمان بەکەڵکمان دێت، باو باپیریشمان هەروە بوون، کچەکانیان بەکەڵکیان هات بەس هەنار کوڕ کوڕ کوڕ. ێ باشە کوڕیش نیعمەتی خوایە، کچیش نیعمەتی خوایە، بەس با نەڵێ باوکم دایکم نەنکم باپیرم فەرق لە نێوان ئێمە و کچەکان ناکات، لە نێوان ئێمە کوڕەکان ناکات. ئەو شتانە مەکەن، خراپە، مناڵ دڵی ئەشکێت.
بەڵێ ژنم لە بەڕێزەکان خۆشەویستی بۆ یەکتری دەربڕن، عیب نییە. بە خێزانت بڵێ خۆشتمەوێ، خێزانت بە تۆ بڵێ خۆشتم دەوێ. ئیمامی عەمری کوڕی عاص لە صحیح بوخاری هاتووە، فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أي الناس أحب إليك؟ قال عائشة. يعني تۆ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەغیرەتتری هیچ کەسێک حەدی نییە و حەدیشی نەبوو. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێ خۆشەویستترین کەسە لای تۆ؟ فەرمووی عائشە. عائشەی خێزانم لە هەموو کەسێک خۆشترەوێت. ئەوە ئیسلامە. ملحیدەکان بێدینەکان ئەوەی کە دەکرێت بەرامبەر بە ژن، ئەوە ئیسلام فەرمانی نەکردووە بۆ خەڵکە بیکات. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو سەحابەکانە فەرمێ لە ئافرەتانە عایشەم لە هەمویان خۆشترەوێت، لە پیاوانیشە باوکیم خۆشەوێت کە ئەبوبەکر ڕەزای خوای لێ بێت. بۆیە ڕەزیلی مەکە لە دەربڕینی خۆشەویستی، چونکە ئەم خاڵەتان با پێ بڵێم برای بەڕێزم، ئەگەر تۆ بە خێزانت نەڵی خۆشتم دەوێ، قسەی خۆشەویستی بۆ دەرنەبڕی، خێزانت دووری مەگرە خوا نەخواستە کەسێکی تر ئەو خۆشەویستی بۆ دەربڕێ. خوشکی بەڕێزم، ئەگەر وشکی لەگەڵ پیاوەکەتدا خۆشەویستی بۆ دەرنەبڕی، خوا نەخواستە لەوانەیە کەسێکە بێت سەد خاڵی تۆ خۆشەویستی بۆ دەربڕێ، ئەو کاتە تۆی لەبەرچاو بکەوێ، بە حرامیش دەڵێ خۆشتم دەوێ. بۆیە ڕەزیلی مەکە لە دەربڕینی خۆشەویستیە. باو باپیری ئێمە وتویانە وامەڵێ بە قسەیان مەکەن، بە قسەی شەرعی خوا بکەن. خێزانت پێویستی بە خۆشەویستی تۆیە بۆی دەربڕە، پیاوەکەت پێویستی بەوەیە پێ بڵێ خۆشتم دەوێ، قسەی خۆشەویستی بۆ دەربڕی، بۆی کەسێک نێتە بینتانەوە دەقات بۆی دەربڕێ. ئاگداری و خاڵە بن، تۆ شنەیەکی لەوانەیە کەسێکتر هەبێ بە حرامی بیکە بۆی، بە حرامی بۆی دەربڕێ، کەواتە تۆ بۆی دەربڕە بە حەڵاڵی. ئەو خاڵە زۆر گرنگە. خۆشەویستان، دایک و باوکە بەڕێزەکان، ئێوە چۆن حەقان بەسەر مناڵەکانتانەوەی مناڵەکان شاوە حەقیان بەسەر ئێوە هەیە، حەقی ئەوەیان هەیە بەختەوەریان بکەن، دڵخۆشیان بکەن، پێیان بڵێن ڕۆژانە، پێیان بڵێن ڕۆڵە نوێژتان کرد، ڕۆڵە دەرسان خوێنا، ڕۆڵە واتان کرد، واتان کرد، فێریان کەن، پرسیاریان لێ بکەن ڕۆژانە، گرنگیان پێ بدەن، گوێیان لێ بگرن. عیب نییە گوێ لە مناڵ بگری. وەڵڵا جارێ مناڵەکەت ئامۆژگاریەکت ئەکا دەڕش سپی ئەو قسە نازانێت، قسەیتان نەبیستەوە ناو عەشایری خۆمان ناڵەیە قسە یا لە شێت یا لە مناڵ، واتە چی؟ واتە ئەوان قسەی وا ئەکەن عاقڵ نایکات. کەواتە جاری وایە مناڵی خۆتە، کوڕی خۆتە، کچی خۆتە، ڕۆڵە گیان بە تەمای شتێکی ئەوام ئێوە چی دەڵێن؟ شەرم نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیەها ئیشی خۆی پرسی بە خێزانەکانی کردو. چی بکەم؟ پرسی بە خێزانەکانی کردو. ئەمە عیبە نییە پرس بە خێزان و مناڵەکان بکەی، ڕێی ئێوانش وەرگرە، ڕێی خەڵکی تیژ وەرگرە، بەڵام بە چاوی سووکە و تەماشای مناڵەکەت مەکە. ئەڵێ باوکم گوێم لێگرێ، پێی خۆشە، دایکم گوێم لێگرێ، پێی خۆش، ئەڵێ باوکم حسابم بۆ ئەوکە. ئەو مناڵە خۆشەویستی باوک و دایک لە دڵیا دروستە بێ. ئەو مناڵە فێری ڕێز و حرمەت ئەبێ، ئەڵێ باوکم فێریکە باوکم ڕێز لە من نەگرێ، ئەی منیش ئەبێ ڕێز لە باوکم بگرم. دایکم ڕێزم لێگرێ، پێویستە ڕێزی لێ بگرم، پێویستە ڕێز لە کەسێک بگرم کە پرس بە منەکە لە کاتێکا من مناڵی ئەوم. ئەوە بەڕاستی وا ئەکات کە مناڵ خۆشەویستی بۆ دروست بێ. حەزت لە چێ ڕۆڵێکیان بۆت بکڕم بە پێی توانە؟ حەزت لە چییە؟ بە چاوی سووکە و تەماشای مەکە. لە ئاخر خاڵش کە دەمێ باسی کەم، ئەم خاڵە زۆر گرنگە. ژنم مێردە بەڕێزەکەن، ئەگەر ئێوە لە تەربیەت و پەروەردەی مناڵەکانتانە یەک بوون، ژن و مێرد ئەگەر متفق بوون، یەک بوون لە پەروەردەکردنی مناڵ، ئەوە هەمووتان سەرکەوتوو دەبن. بەڵام ئەگەر ژن و مێرد پێچەوانەی یەکتری بوون لە بەخێوکردن و تەربیە و پەروەردەی مناڵە، هەر هەمویان بەدبەختە بن، ئەبنە دوو حیزب لە ماڵەوە، دوو بەش، ئەمە حیزبی باوک، ئەمە حیزبی دایک، ئەمە لایەنگری دایکە، ئەمە لایەنگری باوکە. باوک ئەڵێ وا بکە، لەولاو دایکی دیفاعی لێەکە لە مناڵەکە. ژنەکە شتێک دەڵێ پیاوەکە دژی دەوەستێ، پیاوەکە شتێک دەڵێ ژنەکە دژی دەوەستێ. ئەو کاتە ئەو مناڵانە پەرتەوازە بنەبرن دوو بەشەوە، ئەو لایەنگری دایکێتی، ئەو لایەنگری باوکێتی. بەڵام زۆر جاریش باوک فەقیرە لایەنگری هەر نامێنێ، چونکە گشتی مناڵ لە پاڵ دایکێتی. ئەو کاتە مناڵەکانەکەی دژمنی خۆشت. بۆیە ئەگەر دایک و باوک شتێکە بوو با خۆیان لەسەری ڕێ بکەون،
چونکە هەر کەسێکیان بێ بە شێوەیە مناڵەکە پەروەردەکە ئەو دەڵێ بۆ جگەرە خۆی ئەو دەڵێ بە قسەی مەکە جگەرە بخۆ ئێمە مناڵە چی بەسەرا دێ وەڵا بە قسەی دایکێکە زۆرجار بە قسەی ئەو کەسە ئەکا کە لەگەڵ خۆیان گونجێ ئەو دەڵێ نوێژ بکە ئەو شەڵێ وازی لێ بێنە نوێژکردنی چی ئەو دەڵێ لە چ بکە خۆ داپۆشە ئەو دەڵێ وازی لێ بێنە ئەو کاتە ئەو مناڵانە بەدبەختە بن و دایک و باوکشیان بەدبەختە بێ و باجی بەدبەختی خۆشیان نەدەن بۆیە ئەگەر مناڵ دایک و باوکیان متفق بن لە بەخێوکردنیانە سەرکەوتوو ئەبن دایک و باوک و مناڵەکانیش ئەگەر بوونە دوو بە شیشەوە ئەو ماڵە دوو حیزب و دوو لایەنیتیا دروستە بێ دوو دەمسپی و دوو گەورەیتیا دروستە بێ دڵنیا بە ئاسوودەیی و خۆشبەختی ڕوو لەو ماڵە ناکات. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا شفاء نخوش كان من بدي يا ربي خوايا واني نخوش شفاء بدي ئەوانەی کێشە مەشاکیلیانێ بۆیان حەلکەی یا ربی خوایە خۆشەویستی و مەحەبەت بخەیتە نێوان ژنومێردەکان نێوان دایک و باوک و منداڵەکان یا رب العالمین خوایە گیان ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی لە گوناحمان خۆش بی ئامین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.